ئەمڕۆ خواردنێکی مەغریبیتان بۆ کەم ئەویش مریشکە بە ساڵی تەژین لەگەڵ ساوەرێکە بۆتان دروستەکەم. هیوادارم بەدڵتان بێ و دانیشن بە دیارتیڤێکەوە تا هەنگا بەنگا چۆن دروستەکەم ئەوەی خۆشەویستیش لە ماڵەوە دروستیکەنەوە بە هەمان شێوەکەم دروستەکەم. ئەم خواردنە بەڕاستی من ساڵانێکی کەم و زۆرشم حەز لێ تەنانە بۆ کەسانش کە هاتوون بۆ ماڵم هەمانشم بۆ کردنەوە بۆ ئێوەشی خۆشەویستیش پیشانێم کە چۆن دروست دەکرێت. چەند جار خەڵک داوای لەکردم چۆن نەکرێت ئەتوانی ئێستەوە لەوێ ببینی کە چۆن دروستەکەم تۆش دروستیکەیتەوە لە ماڵەوە. بۆ پێداویستەکانی ئەمڕۆ من مریشێکم پێویستە تقریبان کیلۆیەک و کیلۆ نیوەکە بێت پاکراوە هەڵکوزاوە هیچی پێوە نییە. بۆ مریشکەکە تەماتێکی گەورە ئەگەر نەبوو دوو تەماتی بچووک لەگەڵ یا ئەمانەشم ئەوێت پیازێکم ئەوێ چەندانێک سیرمەوێت تقریبان 3 تا 4 دانە سیرمەوێ تۆزێک معدەنووس ئەتوانی تێکەی یان کزبەرە یان کۆریاندەی پیاڵن تۆکڵی لیمۆکەی تێەکەم خۆی عادەتەنم لیموانە ئەیکەنە ناو شوشەوە سوێریەکەن ئەو بەکارێنن زۆر خۆشەکە بەڵام من ئەوم نییە ئەمڕۆ بەس تۆکڵەکە بەکارێنم. بۆ بەهاراتەکانیش چیمان ئەوێ کەوچێکی چا جینجە یان زەنجە بیلی پێڵن زەنجەفیل تۆزەکەی بەکارێنم من ئەوانش زۆربەی کات تۆز بەکارێنن لەگەڵ یا کەوچێکی تقریبا نی کۆچک زەڵاتە داچینی تۆز لە هەمان کاتیشە دوو پارچەش دارەکەی تیەکەم یەک تۆز زعفرانم تیەکەم لەگەڵ یەک کەوچک زەڵاتە زەردەچەوەی تیەکەم تۆزێک ئاڵەت ئەتر ئەمانەیە باراتەکانی ناوی خوێی تیەکەم ئەم زەیتونەش لە کۆتایەکەم ناو سۆسەکەیەوە و هەم بۆ دیکۆریشی هەم زۆرش بەڕاستی خواردنی مەغریبی ینی ڕۆنی زەیتون و زەیتون لەگەڵ ئاوا پێویستم پێبی و مریشەکە. ئێستا من دەستەکەم بە ئەو سۆزانێک کە پێویستم پێێتی ئێم لە ئەم جیازە تاوەکو سۆسێکی لێ من ئەمە کە بناو سۆسەکەوە ئاساری نایم. من ئێستا مریشکەکەی تێکەم بەیەکەوە تۆزێک سوور بێتەوە پێشەوەی کە ئاوی تێکەم ئێستا مریشکەکەی تێکەم من ئێستا سەری ئەنەمەوە ئەمە بۆ ماوەی 5 تا 10 دقەیەک تۆزێک تام و ڕەنگێکە گرن یان سوورە بنەوە بەیەکەوە دوای ئەوە ئاوی بۆ زیادەکەم بۆ ماوەی 25 دقە تا نی ساعت لێگەڕم تۆزێکی بمێنێ خەمە فڕنەوە و سۆسەکەی لێ جاکەمەوە تا ئەمەش ئەبێت من ساوەرێکی بۆ دروستەکەم پێشووتر ساوەرەکەم شبوویەوە پیازێکی بۆ وردەکەم من ئێستا دوو پەرداخەوم تێ کرد لێ ئەگەڕێم بۆ ماوەی 20 دقە 25 دقە تا تۆزێک مریشەکە نیوە کوڵە بێت یان تۆزێکی بمێنێ تقریبان چارەکێکی بمێنێ دوای ئەوەی خەمە فڕنەوە لەمان کاتیشە پیازەکەمان خەریکە سوورە بێتەوە پیازەکەمان سوور بۆ ینی ڕەنگێکی ئاڵتۆنی وەرگرتووە نابێ بسووتێت
پێ خۆش نییە بەڕاستی تەندروستیش نییە ئێستا من ساورەکەی تیەکەم ساورەکە پێشتر شتومەتەوە ئەم ساوەرە زیاتر دریشتە گەورەتر ینی دانەکانی بەڕای من تامی خۆشتێک و جوانتری شەوەسێت وەک لە وردەکە ئێستا من تۆزێک جەکەڵیانەکەم لەگەڵ ئەو ڕۆمی پیازەیە بەم شێوە خۆشتێکە تامیێت لەوەی سەر ڕاستەوخۆ ئاوی تێ بکەم یان ساورەکە سوور نەکەم لەگەڵ پیاز و ڕۆنەکە من مریشکەکەم ئێستا ئامادەیە بۆ فڕن بۆ چارێک 20 دقیقە فڕن تا تۆزێک ڕەنگی ئاڵتونیە بێ بۆی بووە بەڕاستی ئەم مریشکە زۆری ناوێت چونکە ناسکە من ئەم سینەم بۆ ئامادە کردووە خەمە سەرەوە سینە ئێستا خەمە سەر پلەی 180 ساورەکەشمان ئامادە بوو سەرە و ڕەنگ جوانەی خواردنەکەمان ئێستا ئامادەیە با پێکەوە بچین بۆ لای شەوبۆخان تەندروستەکەی خۆی لەسەری بڵێ بزانم چین بۆیە نای سفرایز ئەمڕۆ ئەمە نەزانم چییە ساوەرە یەکێکە لە خواردنە جوانە تەندروستەکان بەس ئەمان نازانم چییە ئەتێ بزانی چی تایە؟ بەڵێ فەرمووڕێم وا شتێکی جوانە بە تایبەتی زەیتونە بینم ئەوە زەیتون چاورێکی زۆر تەندروستە هەر بە شێوازەکە شیە کە ئەمە بە فڕن کراوە لە ناو ڕۆنێکی زۆرە سوور نەکراوەتەوە وەستە چاوێکی باشی پرۆتینیشە ئەتوانم بەبێ ئەوەی تامیکەم بڵێم خواردنێکی تەندروستە و کاربۆهیدرەتیشی لەگەڵایە و سەوزاتیشە بینم بەڕاستی جەبا ئێستا تامیکەین بێتەوە تامی ساوەرم زۆر کردووە و زۆریشم حەز لێیە بژاردەیەکی زۆر تەندروسترەوەکو لە برنج ساوەر بەڕاستی لە بەرەوەی مادە ڕێژاڵەکانی زۆر تایە و شەکری خوێنیش بە جێگیری هێڵێتەوە ئەمە بەدڵما زۆریشم خواردووە بەڵام ئەمە ئەمریشکا بزانم هەر بە چاورێکی خۆی برژانوتە یەک تۆز بۆ پیازوشتەکەی ڕۆنی زەیتون بەکارێنەوەی زۆر کەم بەڵام شوێ خسمەتە فڕنەوە لەگەڵدا بە سەرتا بە هەڵمەکە کردم بۆ کەسانەی کە کێشی لەشان زۆرە و ئەیانەوەی کێشی لەش بە تایبەتی لە مانگی ڕەمەزانە کێشی لەش دەرفەتێکی باشە بتوانن کێشی لەشاندا بەزەرن باشتر وایە لە پێستەکەی نەخۆن و سنگەکەشی زیاتر پرۆتینی تیا و کەمتر چاوری تیا بە تایبەتی ئەو ڕۆژوانانەی کە لە مانگی ڕەمەزانە ئەیانوێ کێشی لەشاندا بەزێن من خۆشم هەر لەسەر دایەتم و حەزەکەم زیاتر سنگەکەشی بخۆم لەبەرەوەی سەرچاوێکی پرۆتینی کۆمپلیت پرۆتینە وەکو چۆنەڵێن هەموو هینەکانی تێدایە ئەتوانم ئەمە زۆر باش بووە دەست خۆش بێ ئامۆژگاری ئێمە لە کاتی بەربانە تکایە دوورکەونەوە لە شیرینیەکان تکایە خواردنەکانتان با تەندروست بێ
ئەمە ئەتوانین بڵێن ژەمە سەرێکێکەیە پێش ژەمە سەرێکێکە بە ئاو بشکێنرێ خورما بخورێ شۆربایەک بخورێ پاشان برێکێکی 10-15 دقەیی کە بچن نوێژێ بکەن کاتێککە هاتنەوە دەستکەن بە قاپێکی گەورە زەڵاتە ئەجا بێنە سەر خواردنە سەرەکێکە ئێستا توانین بڵێن ئەمە هاوسەنگێکی تایە لە پرۆتینەکان کە پرۆتینە باشەکان زیاتر گرنگی بن بەسەر چاوە پرۆتینەکان پرۆتینی پەلەوەرەکان یاخود دەریایەکان ماسی و ئەمانە زیاتر باشتەوەک لە گۆشتی سوور هەفتەیەکە دووجار بۆ ئەو پەڕی جا بخورێ کێشە نابێ لە کاتی ڕۆژووە ئەتوانین بڵێن سەرچاوەیەکی زۆری وزەیە کە لەو کاربۆهیدرێتە ئالۆزەکانە کە زۆر باشە ڕیشاڵێکی زۆری تایە پرۆتین و کانزاکانی تایە من پێم باشە ئەمە ژەمەیەکی تەندروستی سەرخوانەکانتان بێ زۆر سپاس بۆ فیدباکەکەت شەوبەخان هیوادارم ئێوەش تاقیکردن لە ماڵەوە دروستیکردن بۆ شێوەیە لەبەرەوەی کە تەندروست بن و هەمیشە تەندروستێکی باشتان هەبێت تا کاتێکی تر و بەرنمەیەکی تر بەخۆی گەورەتان نەسپێرم مەڵاوە.